ناڕەزایەتیەکان لە بەرامبەر هەمواری یاسای توندوتیژی خێرزانی لە فراوانبووندایە. لەو چوارچێوەیەشدا کەمپینێک دژی پێشنیازە یاساکە ڕاگەیاندراوە. بەشێک لە پارێزەران و مامۆستایانی ئاینی کەمپینەکەیان ڕاگەیاندووە و داوا دەکەن ئەو هەموارە یاسایە ڕەت بکرێتەوە کە ناوەڕۆکەکەی پێچەوانەی شەریعەت و مەترسیەکانی سەر هەڵوەشانەوەی خێرزان زیاتر دەکات. ئێستا لەو قانونە نوێی لە هەموارەکەی قانونی توندوتیژی دژی ئافرەتانە. طبعا ئەمە ئەم بۆ خۆمەش بە حاڵی خۆم ئەوە بە مەترسیەکی زۆر گەورەی دەزانم لەسەر ژن بە دەرەجەی یەکەم، یعنی ژن زەرمەندەبی پێشەوەی هەر کەسێک زەرمەندبی لەبەرەوەی بەهای ژن کەم دەکاتەوە و لەو قورساییە کۆمەڵایەتی و بڵێن کللتور و دابنەریتە کوردەواری کە هەیتی دەیکاتە کاڵایەکی زۆر هەرزانە و قانونە، یعنی ژن وا لێ دەکا و مەشاکلی عایلی لە کوردستان زۆر زیاد دەکا. بۆیە ئەمە یعنی بە هەموو شێوەیەک دژی ئەو پرۆژە یاسایە دەوەستینەوە و داوا دەکەن کە خەڵک بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە پەیوەندیدارن بە مەسەلەکە بەدەنگ ئەو کەمپینەوە بێن کە ئێستا ئەمە ڕامانگەیاندە تاکو و پرۆژە یاسایەکە بە شێوەیەک بڕوا کە بگونجێ لەگە کۆمەلگا و دابنەریتی کوردەواری. پارێزەران ئەو پێشنیازە یاسایە با تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی و شێواندنی ئەو پێگەیە دادەنێن کە خوددا بە ئافرەتی بەخشیوە. چڕکردنەوەی لە بابەتی خێزانی ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە بۆ لەبەرەوەی لە هەندێک خێزانە بۆ نمناگەر هات و ماڵێک لە بینی خۆیانە کێشەیەکی بچووکیانەیە باشە جیرانەکەیان هەستی پێکە ئەڕوا بەبێەوەی ئەوان ئاگدار بن سکاڵایەک تۆمارەکە و داواکاری گشتی سکاڵەکە جوێن و دێن قۆڵبەستیەکەن. بۆیە لێرەیان ئەگەر هات و بابەتێکی بەسیت بابەتێکی بچووکیش بوو گەوراکرێت و پیاوەکە بنە مرکز و سجنکردن و دواتر دوورخستنەوە و خاڵێکی ترکەوە لێرە لە یاسا کۆنەکە نەبووە لێرە زیادکراوە بریتێ لە فرمانی دوورخستنەوە. پێشتر ئەمری حیمایەمانە و فرمانی پاراستن بەڵام ئێستا فرمانی دوورخستنەوە شەیە. بڕیارە ئەو پارێزەر و مامۆستا ئاینیانەی کە لە کەمپینەکەدا بەشدارن چاڵاکیەکی جیاواز بۆ ڕاگررتنی ئەو پرۆژە یاسایە ئەنجام بدەن و سەردانی پەرلەمانی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.